کوردستان خان دایکی گەنجێکی ئۆتیزمە کە تەمەنی 18 ساڵ و نیوە باز لەوەی دەکەین ئەم گەشتە چی دەگەێنێ بۆوان و ئۆتیزم بوونی کوڕەکان چی پێبەخشێ کورسان خاصڵای خۆی گەورتان لەوێت سڵاوی خوا لە توش بی بەخێر بی سەرچاوان لە هەولێرە بەخێر بێت خۆشحاڵم سەلامت بی ئەزیزی خۆ بەخێر بێ سەرچاوان کورسان خان قوربانت بم پێم بڵێ کۆمەڵگا حکوومەت والله یەکەم شت کۆمەڵگا من نەکجارەکە لەوانەیە بەدەیان جار ئەمن ئەو قسەم کردێ و ئەو گفتوگۆیە بەرامبەرکەم من پێم کراوە کۆمەڵگا لی تێناگە ناوەڵە نە جیران نە کۆمەڵگا هیچ کەسێک لی تێناگە بەستە منداڵەکەشی بۆ جیاوازی کە هەیە قوبوڵی نییە ناوەڵە هیچ کەسێک قبول ناکە تووشینی گەرانی بوو لە قسەکانیانەوە زۆر شەو هەیە حنی بە گریان و خەوتومە بەس لەبەر قسەی کۆمەڵگا و دەوروبەرمە کوڕەکەتان ناوی کاکە یوسف بوو؟ بەڵێ یوسف بەو تەمەنێەوە بەڕاستی ناڕەحەت نییە ینی بڵێ ئیدارەداین لە ماڵ زۆر ناڕەحەتم جارێ بابنی یەکەم شت یعنی ئەمن داوام لە حکوومەتی یەکەم شت ئەمن بەتەنێمە لە ماری ناتوانم ئێستا گەورە بووە پیاوی من ئەوە 30 سارە پیاوی حکوومەتی مەعا ئەوەیە شورتەیە یعنی ئەمن ئەو داوام لە حکوومەتی هەیە بی ختەماری لەگەرە من هاوکاری کوڕەکەم بی یعنی نی داوامە چی بی نەک بە دوو شەو نایەتەوە زۆر قورسە عنی ژیانم یەک شتێک لە کۆتاییدا پێم بڵێ ئەو گەشت و سەیرانانە پێویستن بۆ خێزان ئەو گەشت و سەیرانانە خۆشە زوو بکرێ لەوانە دێنە دەرێ خاستن لە چیایەکان لەو داروبە لە حەدیقەکان پیاسیان پێ بکەن بەسەر چیایەکان بکەن وزایان کەمتر دەبتەوە جێیەکی وهایان هەبیتن یعنی وزایان کەمتەوزە ینی هەر لە بین چار دیواران خۆ لە دیوارێک لە دەرکەی دەشتێن پەنجەرەی دەشتێن یعنی ئەمر ڕۆژانە ماریم بەلا نایە هەر هەبن یا ڕەبی سەلامەت بیا سەلامەتی چاوت ماز دەکەم بەخوای ئەو هایە ژیانمان زۆر قورسە ژیانمان ئەرێ وەڵڵا هەتا ئێستا بەخوای نە ئەمن نە کوڕەکەم مەعاشە شتێکیان لۆ دابین نەکە ئەویش باشە هەنا دەم بردە سەنتەری داواکاریشان گەلک زۆرە ڕاوتێ بازی باشی بەخێر هاتووە لە کوێ هاتووی هەر لە کوێ هاتوونە بەڵێ ئەگەر باسیون بۆ بکەی ئەم گەشتانە قازانجێک سوودێکی برێن سوودێکی باشی هەیە یەکدی دەناسین برێن لا خەم یەکدی دەگەی بەرێ ئەرێ وەڵڵا ئەزمموی یەکتری دڵ بۆ یەکدی دەکەی مەدەردی گوتی چکە هەندێک کەسەیە تێمە ناگا بەڕاستی بەرە لە کۆمەڵگا هەندێک کەسەیە تێمە ناگە لەوانەیە ئەو تێنەگەشتنی کاکە داریان تەمەنی چەندە؟ 8 ساڵە تەمەنی 8 ساڵە سنتەرشتی وا هەیە لە کۆیە بۆی ناوەڵا چەند برین دوشە شوێن هەبوو وەڵا برمان بەس داوای پارەیان دەکرد پارەی زۆر ئەم منداڵات بۆ خۆی هیچ شایستەیەکی مانگانەی نییە و پارەیەک ناوەڵا هیچی نییە خاوەن پێداویستی تایبەتیشە خاوەن پێداجگە لە ئۆتیزمەکەی گرفتی کەشی هەیە ئەرێ وەڵڵا ڕاستکەی دەستان خۆش بە هیچ شتێک بتوانانی وەکو پامێک بگەین لە ڕێگەی بەرنامەکانەوە بەس داوام لە حکوومەتی هەرێمە ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن کە شتێکمان لۆ بکرێ بەڕاستی شایستەی داراییشمان خراپە هەمیش لە ڕووی ئەوەی کە سنتەرێک شوێنی سنتەرێکمان لۆ بگرێتەوە بەرێ دەستەکانتان خۆشوی بە خێراتنا دەکەم یاخوا سەلامەت بەرنامەکەدان دەکەم سەرچاوە سڵاو لێبێ بەخێری مامۆستا سەلامەتی ئەزیزی ئەم گەشتە کە تۆ کوڕێ خەرێکی ئەم گەشتەی لە ڕێگەی گروپێکەوە کە هەمانە منش ئەندام لە گروپەکەدا بۆچی بە پێویستی دەزانێت کەمە یەکەمین جار نییە خەمی چەند جارەی تۆیە ئێمە لە گروپێکی خێزانی ئۆتیزمین تقریبان لەوانەیە 300 عایلەیەکی وای تیابێ لە هەموو شارەکانم طبعاً بەس ئێمە ئەمڕۆکە کۆمان کردەوە ئەوەن دەتوانایمان هەبووکە کۆیە و هەولێر چکە بەهۆی ڕێیەکەوە سلێمانی دوورە نەمانتوانی بانگێشتوانکەین کۆیە و هەولێر ئەمڕۆ لێرە کۆبووەتینەوە ئەو خێزانانە زۆر زەرورن بەڕاستی بەڵێ ئێمە چەند جاری کەش ئەو گەشتەمان ڕێخستووە بەزم لێرەوەدا لە خێزانی ئۆتیزمەکەم چاوەڕێی حکوومەت نەبن چاوەڕێی هیچ کەسێ نەبن بۆ خۆیان ئەگە هیچ شیان بۆ نەکرێ بە ماوە لەناو خۆیان گەشتێکی خێزانی ئۆتیزم ڕێک بخەن بەڕاستی زۆر زەرورە
بۆ دڵ و دەرونی ئەو داک و بابانەی کە خۆیان لە ژوورێ ناوە داواش لەو خێزانانەکەم کە منداڵیان شاردوتەوە ئەوان ژوەگە ئێمە ئەوە ئێمە بەعالەمی نیشانە دەین منداڵەکانمان تاوانبار نییە بۆچی بیان شارینەوە وەکو پامێکی کورت داواکارێکت لە خێزانەکان لە چیدا لە چاوکراوە بن یعنی ئێستا ئەم سەدێتەوە ئەم ساڵ باوەکو کار نەبێ خێزانەکان بە بخواون گورج بێ یەک گورت و یەک هەبێ لە نێوانیاندا زۆر جاری کەش ئەو قسەیە کراوە لە زۆر بەرنامە باسمان کردووە ڕۆژ بە ڕۆژوە ڕێژەی ئۆتیزم لە زۆربوونە مەی شارنەوە یعنی وەرنە دەرێ خەڵک ناچار بکەن دەبێت نەقبوڵمان کات دەبێت ڕێزێکی تەواومان لێ بگرێ ئەویان کاتە ناچارکردن بۆی کۆمەڵگە ئاشنا بێ پێیان ئەو خێزانانەی کە منداڵەکانیان شاردۆتەوە هەتا منداڵەکانیان بە خەڵک نەناسێن مرتەع نابن دڵنیا بەلەوە دەستکان خۆش سەلامەت هەردەم هەبی خوایە دەست خۆش بێ